بینەرانی بەڕێز لە ڕاڤەی ڕۆژەوەم کاتە و هەموو کاتێکتان باش. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی تندوتیژی دژی ژنان. لەم بەرنامەدا دەپرسین داخۆ هۆکاری بەردەوامی هەڵکشانی تندوتیژی دژی ژنان چییە؟ کێ لێی بەرپرسیارە؟ چۆن چارەسەر دەکرێت؟ ئایا ژنانی باشووری کوردستان بە تایبەتی و کوردستان بەگشتی هێزی چارەسەریان هەیە؟ ڕێکخراوەکانی ژنان چەندە چالاکن لەو بوارەدا کاریگەریان لە سەر وشیارکردنەوەی کۆمەڵگە و گەشتنی ژنان بە مافەکانیان چەندە؟ ڕەخنەکانی سەریشیان چین؟ ئاستنگەکانی بەردەم ژنان و خەباتیان چین؟ ڕۆڵی ژن لە پرۆسەی سیاسی ئابووری و جڤاکیدا بە تایبەتی لە باشووری کوردستان بەگشتی لە کوردستان لە چه ئاستێکدای؟ هۆکاری پەراوێزخستنی ژن لە باشوور چییە؟ هەمواری یاسای باری کەسێتی عێراق کە ڕێ بە شودانی کچۆڵەی 9 ساڵان دەدا بۆ لە کوردستان هەروە عێراق خەبات لە دژی نەکرا و هەروەها بە شێوازێکی ئاسایی بەسەر ژنان و کۆمەڵگەشدا بەگشتی تێپەڕی. بۆ وەرگرتنەوەی وەڵامی ئەم پرسانە میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز گۆنا عەبدوڵا محەممەد، ئەندامی ئەنجومەنی ژنانی ئازەرمێری کوردستان کە لێرە لە ستۆدیۆ میوانمان دەبێ، هەروە خاتو گوڵزار عەلی چالاکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان کە ئەویش ئەڵبەتە بڕیار بوو لێرە لەگەڵماندا بەشدار بێ، بەڵام بەداخەوە بەهۆی ڕووداوێکی نەخوازراوە نەیتوانی لێرە ئامادە بێ، بۆیە هەوڵ دەدەین لە ڕێگەی سکایپەوە ئەمشەو لەگەڵماندا بەشدار بێ. سەرەتا بە ناوی ئێوە بە ناوی خۆشمانەوە زۆر زۆر بەخێراتنی خاتو گۆنا دەکەین. زۆر زۆر بەخێر بن. سپاسانەکەم، سپاس بۆیەوە، سپاس بۆ بینەری تەلەڤیزیۆنەکەشتان. ئێمە زۆر زۆر سپاسی بەڕێز دەکەین خاتو گۆنا. بچینە ناو مژارەکانی بەرنامەوە بۆی گفتوگویان لەسەر بکەین. دۆسیەکمانەیە لەسەر تندوتیژی دژ بە ژنان کە لە باشووری کوردستان مەخابن زۆر هەڵکشاوە لە چاو ساڵانی ڕابردوو بە تایبەتی ساڵی پار ڕێژەکە زیاتر بەرز بووەتەوە. هەروە با بشزانین بۆچی ژنان لەوێ پەراوێز دەخرێن. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم دۆسیەمانەیە با پێکەوە بینەر و بیسەری بین. بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تندوتیژی دژی ئافرەتانی هەرێمی کوردستان ئاماری نۆمانگی یەکەمی ئەمساڵی تندوتیژی دژی ژنان بڵاو کردەوە کە سکاڵا تۆمارکردن، کوشتن و خۆکوشتن، سووتان و خۆسووتان و دەستدرێژی سێکسی لە خۆ دەگرێ و ڕایگەیاندووە. لە مانگی یەکی ئەمساڵدا 683 حاڵەتی تندوتیژی لە پارێزگاکانی سلەیمانی، هەولێر، دهۆک، ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین تۆمار کراون. لەو ناوچانەی هەرێمی کوردستان تۆمار کراوە و لا دوای سکاڵاکان کە زۆرترین حاڵەتن سووتان و خۆسووتاندن پلەی دووەمیان وەرگرتووە. لە مانگی دوودا ژمارەی تندوتیژی تۆمارکراو 770 حاڵەت بوون. لە مانگی سێدا 651 حاڵەتی تندوتیژی تۆمارکراون. لە مانگی چواردا ژمارەی تندوتیژی تۆمارکراو 740 حاڵەت بوون. هەروەها لە مانگی پێنجدا ژمارەی تۆمارکراوی تندوتیژی بەرز بۆتەوە بۆ 998 حاڵەت. ئامارەکان لە مانگی شەشدا دابەزیوە و 644 حاڵەتی تندوتیژی تۆمار کراوە. لە مانگی حەودا ئاماری تندوتیژیەکان بۆ نزیکەی 2 هێندەی مانگی پێشووتر زیادی کردووە و بووە بە 1112 حاڵەت. لە مانگی هەژدا ئامارەکانی تندوتیژی هەر بە بەرزی ماوەتەوە و زیادی کردووە بۆ 1170 حاڵەت. لە ئاماری مانگی نۆدا ژمارەی تندوتیژیە تۆمارکراوەکان کەمی کردووە بۆ 783 حاڵەت. لەو ژمارەیە بێجگە لە سکاڵاکان زۆرترین حاڵەتیان سووتان و خۆسووتاندنە و زیاترینیان لە هەولێر ڕوویانداوە. بەگشتیش لەو نۆمانگەدا بەرزترین ڕێژەی تندوتیژی لە شاری هەولێر تۆمارکراوە و پاش ئەویش دووهۆک و سلەیمانی دێن. ئامارەکە دەری دەخات نۆمانگی یەکەمی ساڵی 2017 بە بەراورد بە تەواوی ساڵی 2016 ژمارەی حاڵەتەکانی تندوتیژی لە هەرێمی کوردستان زیادی کردووە و لە 5227 حاڵەتەوە بووە بە 7445 حاڵەت و بەمەش تندوتیژی لە چاو ساڵی ڕابردوو 2218 حاڵەت زیادی کردووە، واتە بە ڕێژەی لە 42.5 تندوتیژیەکان لە 2017دا زیادی کردووە.
ئەم ئامارە تەنیا هەرێمی کوردستان دەگرێتەوە و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وەک کەرکووک، دەشتی نینەوە، شەنگال، مەخموور، خانەقین و خورماتوو ناگرێتەوە و ئاماری توندوتیژی ئەو ناوچانە نەزانراوە. وێرای ئەمەش ژنانی باشووری کوردستان لە پرۆسەکانی سیاسی و ئابووری و سەربازی و کارگێڕی و حکومەتی و ڕێخستن و بڕیارەکانی حیزبەکاندا بە تەواوی پەراوێز خراون. بەو شێوەیەش بە شێوازێکی دیکە ڕوبەڕووی توندوتیژی لە جۆرێکی دیکە دەکرێنەوە. بە تایبەتیش ئەو دۆخە لە ئاڵۆزیەکانی ئەم دوایەی نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بەدی دەکرێت هەم لەلایەن عێراق و هەم لەلایەن هەرێمەوە هەموو دەواازێ و ڕێگاکان باڕووی ژناندا داخراوە. هەڵبەتە لەم سەر و بەندەشدا بوو کە حکومەت و پەرلەمانی عێراق هەمواری یاسایی باری کەسێتی عێراقیان خستۆتە بواری پەسەندکردن و جێبەجێکردنەوە کە بەوتەی پارێزەرانی مافەکانی ژنان و منداڵان کچان و ژنانی عێراق دەکاتە کۆیلە و گوێڕایەڵی حەزەکانی پیاوان و ڕەوایەتی بە شودانی منداڵی کچی 9 ساڵان دەدا و عێراق لە وڵاتێکی مەدەنی شارستانی دەکاتە وڵاتێکی پاشکەوتووی پیاوسالاری ڕەها. بەڵێ دێنە خزمەتی میوانی بەڕێزی بەرنامە خاتوکۆنا عەبدوڵا محەممەد ئەندامی ئەنجومەنی ئازەرمێری کوردستان. لەوە دەست پێ بکەم خاتوگۆنا بەراورد بە ساڵی ڕابردوو 2280 حاڵەت زیاتی کردوواتە بە زیاتر لە 142 ینی نزیک لە نیوە دەبێتەوە. ینی بۆ بارودۆخی باشووری کوردستان ژنانی گەیاندووە بەم دۆخە بەم شێوازە توندوتیژی لە ئاستیاندا بگاتە لووتکە. هۆکارەکان چین بەڕای بەڕێزت دەبوو لە بوونی ئەو هەموو ڕێکخراوە و ئەو هەموو بەحسابی یاسایی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ژنان هەڵبەتە بە قسەی دەوڵەت و دەسەڵاتداران دەبوو دابەزێ، بەڵام بە پێچەوانەوە زۆر بەرز بووتەوە. بەڵێ بەداخەوەکو ئێستا گوێبیستی بوون ڕێژەی لە 142 کە ڕێژەکە بەش بووتەوە ڕێژەیەکی زۆر زۆرە. ئەمەش هۆکاری خۆی هەیە. توانین بڵێن یەکەمین هۆکارە گەڕێتەوە بۆ سیستمە یاخود ئەو دەسەڵاتی کە لەو ناوچەکە بەڕێوە بە. ئێمە گەر سەیریکەین نەک تەنانەت لە حاڵەتی ژنانە تەواو وڵاتەکە بەرەو داڕوخانە ڕوا لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتیوە. ئەمانش هەموو هۆکاری خوانیان هەیە و هەموو ئەوەی کە کاریگەری لەسەر کۆمەلگادانێ. بەداخەوە هەمیشە لە شێوازی سیستمی کلاسیکە هەمیشە ژنە بێتە قوربانی یەکەم لەم حاڵەتە. بەپێی ئەو سیستمەی کە لەو ناوچە پێڕەوە کرێ سیستمێکی پیاوسالارە هەمیشە بەداخەوە گەر بەرەو چارەسەر نەبرێ ئەم ڕێژە هەمیشە بەرەو زیاد بوونەڕوا. چونکە سیستمێک لەسەرەوەیە هەمیشە ئەوێت دەی ژن خەفە بکات یاخۆت ژن پەراوێز بخات. چونکە بە پەراوێز خستنی ژن واتە پەراوێز خستنی کۆمەلگا. چونکە ژن خاوەنی مناڵە، ژن دایکە، ژن ئەتوانێ کۆمەلگایەک پێش بخا، کۆمەلگایەک دروست بکات کە کۆمەلگای لە دەوری خۆی خڕکاتەوە، کۆمەلگایەک دروست بکات کۆمەلگایەکی پێکەوە ژیانوێ، کۆمەلگایەکی دیموکراسیوێ، نەک کۆمەلگایەک وێ کە دەسەڵات خوازوێ. ئەو سیستمە یاخود ئەو دەسەڵاتی کە لە کوردستاندا هەیە لە ئێستا دەسەڵاتێکی تەواو دەسەڵات خوازە. بۆ مانای کە تاکەکانی کۆمەلگا کاتە قوربانی لە پێناومانەوەی خۆیە. کاریگەری تەواویشی لەسەر ژناندانێت. چونکە وەکو وتمان ئەگەر هاتوو ژن لە کۆمەلگا پەراوێز خرا ئەو کۆمەلگا بەرەو دوا برێتەوە. ئەگەر ئێمە سەرێکی بوردی ئامارەکان بکەین یاخود سەیری ئەو تونوتوژیانە بکەین کە لە وڵاتانە هەیە یاخود لە ناوچەی کوردستانە هەیە لە هەر شوێنێکی ئەم دنیا سیرکەین لەو وڵاتانەی کە ڕێژەی تونوتیژی تیانە کەمە یەکێک لەو خاڵانە بینێ ژن تیانە چالاکە. ژن توانیوێتی پێگەی خۆی بسەرمێنێ، ژن توانیوێتی ئەو بوونێتی کە هەیەی لەناو کۆمەلگا ڕەفتاری پێ بکە، نەکەوەی کە دەنگی خەفە بکرێ، نەکەوەی کە بەکەنار بخرێ. ئەوەی کە یەکەمین خاڵی هۆکاری سەرەکی بەڕای من ئەگەڕێتەوە بۆ ئەو سیستمەی کە لەو ناوچە پێڕەوە کرێ. بڵێ باش ئەم سیستەمە بۆچی بە تایبەتی ژن دەکاتە ئامانجانی ژن ناکرێت ئەویش بەشدار بێت لە دەسەڵاتان، ناکرێت بەشدار بێت لە کایە سیاسیەکان، لە کایە کۆمەڵایەتیەکان، ئابوووریەکان بەبێ ئەوەی پەنا ببرێتە بەر توندوتیژی یاخود شتێکی دیکە هەیە لە پشت دەمەوە گەر ژن بێتە مەیدانەوە پێیان وایە دەسەڵاتی پیا و لاوازە بێ یا پێچەوانەکەی ڕاسترە. نە بە پێچەوانەوە ئەگەر هاتوو ژن هاتە ناو مەیدانەوە
وەک وتمان کۆمەلگا زیاتر بەڕێخستنەوەی ئەبێتە هۆکاری پێشکەوتن بەڵام لە عەقڵەتی پیاو سالار یاخود لە عەقڵەتی دەسەڵاتە ئەمە پێچەوانەیە هەمیشە وا بیرەکاتەوە کە پێشخستنی ژن بە مانای ئەوەی کە ئەو دەسەڵاتە نامێنێ چونکە ئەگەر هاتوو تۆ شتێکت کە بە مڵکی خۆزانی هەمیشە ئەتەوێت دەستی پێوە بگری لەو شوێنەی کە تاکڕاوایی هەیە یاخود لەو شوێنەی کە تۆ ئەتەوێت دەسەڵاتی خۆ بسەپێنی هەمیشە هەوڵی ئەوە دەی ئەو تاکانەی کە ئەیانەوێ ئەو شتە بەش بکەن ئەو تاکانەی کە ئەیانەوێ ئەو شتە بەشی هەمووان بێ نەک بە تەنیایی تۆ هەمیشە حاولەکەی پەراوێزی بخەی هۆکاری ئەوەی کە ئەو دەسەڵاتە بەو شێوازە ژن پەراوێزەخا هۆکاری سەرەکی ئەوەیە ینی پاوانخوازی پیاو هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ژن بەم دەردەی ئێستا لە باشووری کوردستان ببرێ بەڕاستی ینی ئامارەکان مەترسیدارن ینی 2010 حاڵەت زیاد بکە لە ساڵێکدا بە تایبەتیش ئێستا کە بارودۆخەکە ناجێگیرترە ئالۆسترە یعنی ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە لە ئایندەشدا توندوتیژەکە زیاتر ببێ بۆ نمونە ئەم دوو مانگی ئێستای لەگەڵدا نیە مانگی داهاتووشی لەگەڵدا نیە ینی تەنها بەراوردە بە 9 مانگ بە ساڵێکی ڕابردوو بەس بە تەواوی ساڵێکەوە بوو هێشتا ماومانە یانی ئەگەر تا ئەم 3 مانگی تریش بێت و چاوەڕێ بکەین و توندوتیژی بەم شێوازە بڕوایانی ئەمە بکەینە پێوەەر ئەو کاتە لەوانەیە نزیک لە 3000 و 4000 حاڵەتیش ببێتەوە بڵێ بەداخەوە وەکو هەموو شتەکان کە لەو کۆمەلگا هەم کاریگەری خۆیانیان هەیە ئەبینین ئەو چینەی کە پیانە و ترەچینی ڕۆشنبیر کاریگەریکی وان نەبووە لە چارەسەرکردنی کێشەی ژنە هەم بە ژنان خۆیان هەم پیاوی ڕۆشنبیریش ناتوانێت ئەو کێشە بگەێنە بنبەست یاخۆ چارەسەری کێشەکە بکەن لە بنبەستەوە بۆ چونکە زۆر جاریش ئەو کەسێک کە بەناو ڕۆشنبیرە بە عەقڵەتێکی پیاوسالارەوە دیسانەوە بیرەکاتەوە یاخود ئەو ژنەی کە لە ڕێکخراوەکانە لە زۆر شوێنانە بە چالاک ناو دەبرێن هەوڵی ئەوە دەم چارەسەری کێشەکە بکە بەڵام چارەسەرێک ناکە کە بنبەستی کێشەکان بکە چارەسەرێک ناکە بتوانێت ئەوە بنبڕ بکە کە شتێک بە کاتی چارەسەر بکرێ هەمیشە بەردەوامە بێ هەمیشە زیاترەکە وەکو حەپێکی سەرێشە وایە کە تۆ لە کاتێکی سەرێشایی خۆی بۆ ماوەیەکی کورت سەرێشەکە و کەمەکاتەوە بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە کە بنبڕیکە ئەم چارەسەرانشی کە لە باشووری کوردستانەکرێ هەر بەو شێوازەیە ئەبینی چارەسەرێکی کاتیە باسی ڕۆشنبیر و ڕێکخراوەکانی ژنانت کرد باشە بە پێی پێویست ئێمە ژمارەیەکی زۆر ڕێکخراوی ژنانمان هەیە ژمارەیەکی زۆر ڕۆشنبیرن بەحساب لەو بوارەی مافی ژنان و دژایەتیکردنی تندوتیژی ژناندا بە حسابی خۆیان یعنی ئەوە تا چەندە ئێوەی ژن دەتوانن بڵێن تا چەندە کاریگەر بوونیاننا کار دەکەن سەرقاڵن بەڵام بۆ ئەمانە کاریگەریان نییە بۆچی ینی نەیانتوانیوە خۆیان لەو سیستەمە باوەی کلاسیکەی کە لە باشووری کوردستان هەیە ڕزگار بکەن یا ئەوانەی کە زۆر جار دەوترێ ئەمانەی گرێدراوی حزبەکان دێ باشە بۆ خۆیان لەوە ڕزگار ناکەن خۆ ئەمانیش بە خۆیان زۆربیان ژنن ئەمانەی کە لەم بوارەدا کار دەکەن بۆچی ئەمە قبول دەکەن ڕاستە ئێمە ئەسا ناکرێمە بە تەواوەتی بڵێن ڕێکخراوەکان کاریان نەکردوێ یاخود هیچ چالاکێکیان نەبووە لە بەرامبەر ئەو تونوتویژەی کە بەرامبەر ژن نەکرێ لە کۆمەلگا بەگشتیەکرێ بەڵام ژن بە تایبەتی یاخود چینی ڕۆشنبیر کاریگەریان نەبووە بوویانە بەڵام بە شێوەیەکی زۆر کاتی بە شێوەیەکی زۆر کەم ئەو ئێمە زانین ئەو تونوتیژەی کە بەرامبەر ژن نەکرێ مێژوکەی گەڕێت بۆ 5000 ساڵ کە بەڕاستی ئەمە شۆڕشی ئەوێ نەک بە تەنها نووسینی پەڕەیەک و یاخود چارەسەرکردنی چەند ژنێک لە چوارچێوەی چەند یاسایەکە ئەمانە تەنها چارەسەری کاتی ناوێت ڕیشەیەکەوە خۆی کێشەکەش ڕیشەی دوور و درێژی قۆڵی 5000 ساڵی هەیە بەڵێ کێشەکە ڕیشەیەکی 5000 ساڵی هەیە یاخود هۆکارێکی تریش لەوانە ئەبینین ئەو یاسایی کە زۆر جار ڕێکخراوی ژنان کارەکەن ئەو حاڵەتی کە ڕوبەڕوویش نەبێتەوە دەیبەنە دادگا بەڵام لەوێ دادگا کێیە لەوێ ئەوەی کە هەڵەسێ بە جێبەجێکردنی یاساکە هەڵەسێ بە جێبەجێکردنی ئەوەی کە سزای ئەو کەسە بدا ئەوە کێن ئەوانە دەسەڵاتن دەسەڵاتیش خوازراو نییە کە چارەسەری ئەم کێشە بکە چونکە ئەگەر بیویستە چارەسەری ئەم کێشە بکە هەتاکو یاسا کردبووی ئامارەکان ڕۆژ بێ لە ڕۆزیادی نەکرد ئەمە ئەو بەراورداتی کە لە نێوان ساڵی پار و ئەم ساڵا کرێت ئەگەر سەیری بکەین ئەو بەرادەوەتی کە بەرزە بێتەوە ڕێژەکە بەرزە بێتەوە
ئەمە نیشانی ئەوەدا کە دەسەڵات ناوێت ئەم کێشە چارەسەر بکە وەکو چۆن نەویستوە کێشەکان لە ناو کۆمەلگا هەمیشە چارەسەر بکرێ وەکو چۆن ئەو کۆمەلگای لە کۆمەلگایەکی پێشکەوتووە لە کۆمەلگایەکی تا ڕادێک کە ئەیتوانی لە چوارچێوەیەکە بۆ خۆی بژی کردی بە کۆمەلگایەکی دەسەمەوە کردی بە کۆمەلگایەکی کۆیلی هەمیشە چاو لە دەست بوو لە مەشدا ژنان پشتی شێریان بەرکەوتوە بەڵێ بەداخەوە چکە لە ناو سیستمی کلاسیکە هەمیشە ژنان لەو تونوتی یاخود لەو حاڵەتانی کە ڕوبەڕووی کۆمەلگاوێتەوە پشکی شێران بەرەکە ئەمەش ژێ داخە بەڵێ باش خات و گۆنا هاوکارانم ئاماژە دەکەن خات و گوڵزار عەلی چالاکی بزوتنەوەی یەکسانی خوازمان ئێستا بە سکایپ لە دانیمارکەوە لەگەڵایە کە قەرار بوو لێرە لەگەڵ ئێمە و لەگەڵ بەڕێزت بەشدار بێ بەڵام کێشەیەگە بوو بەداخەوە نەیتوانی بێت دەچینە لای ئەو هەندێک پرسیارە ڕاستەیەویش دەکەم پاشان دێمەوە خزمەتی بەڕێزت خات و گوڵزار عەلی ئەم کاتت باشە گەرگوێت لە منە زۆر سپاس کاکەندرێن گیان دەستان خۆش بێ سپاست دەکەم هیوادارم ئێستا تەندروستیت باش بێ سەلامەت بی پاژە و ڕووداوی کە ئەمڕۆ لە دانیمارک بەسەرەوە داهات چاوەکەم زۆر سپاس کاکەندرێن گیان هیوادارین لە دەرفەتێکی نزیکە لێرە ببینین لە ستۆدیۆ زۆر سپاس چای بینین هیوادارین دەرفەتێکی کە بتوانی بەیەکەوە بین حتمما نەکە ناخوازرا بوو ئەگینا بێگومان خات و گوڵزار من هۆکاری بەرزبوونەوەی نازانم گوێت لە راپۆرتەکەی ئێمە بوویان نا بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە هەڵبەتە ئێمە زیاتر ڕاوەستە لەسەر باشووری کوردستان دەکەین بەداخەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان بەهۆی ڕژێمەکانی تورکیا وێرانەوە ئامارێکی دروست لە بەردەستماندا نییە بەڵام بێگومان بارودۆخی ژنان لەو دوو بەشەی وڵاتیش باشتر نییە لە باشووری کوردستان بۆی ئەوەی کە ئامار هەیە لە بەردەستمانە بە شێوازێکی زانستی لەسەری ڕاوەستە بکەین باشوورە بەڕێزت چۆن دەڕوانیتە ئاستی بەرزبوونەوەی ترسناک یا مەترسیداری توندوتیژی هۆکارەکانی بۆ چیە گێڕیتەوە و پێت وایە کێ لەمە بەرپرسیارە سەرەتا دەستان خۆش بێ بۆم بەسەرکردنەوەیە و حتمما ئەمە من ئەمەوێت سەرەتا دۆر دەست پێ بکەم کە 25 نۆڤەمبەر ڕۆژی توندوتیژی ژنان کە دیاریدەیەکی جیهانیە و کە هەموو ساڵێک لە 25 نۆڤەمبەرە بە هەڵمەتێکی 16 ڕۆژی لە جیهاندا بۆ باس و لێکۆڵینەوە لەسەر ئەمە دەکرێت و چەندەها بڵێن چەندەها جۆری سیمینار و ڕێپۆرتاژ و هینی کەناڵەکان تەلەڤیزیۆن ئەوانە کە شتی لەسەر دەکرێتەوە هیوادارم کە ئەمە بتوانین ڕنگدانەوەی هەبێەوە بۆ سەر لەم ڕۆژەدا کە بتوانین قسێ بکەین و جێگە بگرێن بۆ دژی بەرەنگاربوونی توندوتیژی ژنان دادەنرێت لەم ڕۆژی 25 نۆڤەمبەرە کە لەم ڕۆژەدا هەموو جۆرە توندوتیژیەکان تەبعاً دێتەوە یادمان ئەویش توندوتیژیەکان کە فیزیکیە دەرونیە سێکسیە و بۆیە دەبێت کە سرنج و هەڵوێستی زۆری لەسەر بکرێت و ڕۆژانە ژنان لە شوێنە گشتیەکانە لە شوێنی کارە لە ماڵە لە کۆمەلگایە کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت کە هێرشیان دەکرێتە سەر و ئەمەش دیارە ئەبێ سرنجی زۆری لەسەر بدرێت و کاری لەسەر بکرێت و پشتگیری ئەو کەسانە بکرێت کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت و کۆمەکی زۆریان دەوێت و ئەنجامدانی توندوتیژی بە ژنان بە یەکێک لەسەر گەوتنی کێشەکانی دنیای ئەمڕۆ هەژمارەکرێت لە هەموو وڵاتانی جیهانە کە ئەمە ئەو ڕێژە مەترسیداری کە لە ئێستا لە بەرزبوونەوەدا دیارە زیاتر بڵین لە ڕۆژ ئاوا و لە ڕۆژ بڵین لە شەرقی ئەوسەتا کە ئەمە زۆر تایبەت لە بڵین وڵاتانی کە دەستەڵاتی ئیسلامتیایە سەروەرە کە یاساکان لە سەرچاوی لە دینەوە گرتووە و ئەمە هەموو ئەمانە دەبێتە ئەوەی کە ئەنجامدانی توندوتیژی زیاتری تا بکرێت کوشتنی ژنان ڕێژەی کوشتنی ژنان بەرزتر بێ و لە ژێرناوی ناموسپەرستی لە ژێرناوی هەموو ئەوانەی کە ژنان ئەبنە قوربانیتیایە و تەمان پیاوسالاری سەرچاوی سەرەکیە کە دەوڵەت ئەچۆتە پشتی و یاسا لە پشتی تیرۆری ژنانە لە پشتی کوشتنی ژنانە و کوشتنی ناموسی بەرگی ڕەوای پێدراوە لە کوردستانە بۆ پیاسالاری و دەوڵەت چۆتە پشتی و ئەمانە هەمووی ئەو سەرچاوانن و ئەو هۆکارانن کە ژنان ئەبنە قوربانیتیایە و بۆیە ڕێژەکان دایم هەمیشە لە بەرزبوونەوەدایە
و دابوونەریتی کۆمەڵگای کوردی بەگشتی کە تێکەڵەیەکە کە لە کەلتوری ئاینی و خێڵەکی و پێکهاتووە و فەلسفەیەکی پەروەردەی کە عەقڵێتی پیاوسالاری باوک سالاری بەسەر یازاڵە ئەم واقعەتانە تەمان هەمووی کارەگەری هەیە لە ڕاستەوخۆ ناڕاستەخۆیە لەسەر بیرکردنەوەی مرۆڤەکان و عەقڵێتێک کارکردنی ژنانەوەی یا سیاسەت کە عەقڵێتێک هەیە کە لە کوردستان لە زۆرێک لەینەکان کە ژنان لە سیاسەتە لە کاری سیاسەتا ڕەت دەکاتەوە و هەتا ئەگەر جێگەڕێگەیەکیشیان هەبێ لە کوردستان ئەو جێگەڕێگانە زۆر کەمن و زیاتر حیزبەکان بۆ نمایشێکی کا بۆ ئەوەی کا بڵێن عەقڵێتێکی دیموکراسی لە کوردستانە هەیە و کە ژنان ئەتوانێت تایە بەرجەستە بکرێتەوە کە ئەمە وانە دیارە چون ژنەکانیش لە ئەم ژنانش هەم لە هەناوی حیزبەکانیانەوە چوونەتەوە دەسەڵات کە سیاسەتەکانی ئەوان پەیڕەوەکەم بۆیە ناتوانین بڵێن کە ژنانی کە لە پەرلەمانی کوردستانە یان لە باڵا دەستەکە دەشۆنە باڵا دەستەکانان ئەوانە نوێنەرایەتی ژنان ناکەن نوێنەرایەتی حیزبەکانی خۆیانەکەن بۆیە ناتوانێت تا دەرەنجام دەبێتە نوێنەرایەتیکردن یا پشتیوانیکردن لە پیاوسالاری دقیقاً وایە و چونە ژنەکان خۆیان بە عەقڵێکی پیاوسالاری ئەچنە بە عەقڵێکی حیزبی ئەچنە ئەوێ چونە خۆیان لە هەناوی حیزبەکانی خۆیانەوە هاتوون و ئەوان دەچن پیادەی سیاسەتی حیزبەکانی خۆیانەکەن و نوێنەری واقعی ژنان نین و کاتی ئەوان وەکو مۆزەفێک لەو بڵێن لەو شوێنانەیە کارەکەن و هیدەم وەکو سەرچاوەیەکی داهاتی ژیانی خۆیان ئەوان لەوێ باشە خات و گوڵزار دە باشە بەوەی کە هەم ژنان هەم کۆمەڵگە هەم پیاوانیش بەگشتی ئەو لەو سیستەمە سەقەتە پیاوسالاریە دەربازمان بێت دەبێت چی بکرێ ینی ژنان بە تایبەتی دەبێت چی بکەن ئەو کەسانەی کە ڕۆشنبیرن یا چالاگوانن لە بواری مافەکانی مرۆڤ بەگشتی ئەوان ئەرکیان چییە؟ چ ڕێبازێک بگرنە بەر؟ ئەوەی ڕاستی بێ کە ئێمە گەرمان چنە سەر هۆکارەکان کە بەسەر ئەوەی کە ئەفو چارەسەرەکان بۆ ئەوەزئێتە کە چی بکەین کە هەڵکشانی تیژی تیۆری ژنانێتە سەرەوانەیە کە ئێستا ڕاپۆرتێکەکە بۆ پێشتر کە ئامارەکانی قسە بەرچەمە کە ئامارێکی زۆر بەرزە دیار ئامارێکی زۆر ترسناکە کە ئەگەر ئێمە من ناڵم ڕێکخراوەکانی ژنان ناخەمە ژێر پرسیارەوە کە بڵێم ئەوان هیچیان نەکردووە دیارە کاریان کردووە بەس کارەکانیان زیاتر سمبولی بووە زیاتر کارێکی کاتی بووە و نەیتوانیوە ئەمانە ڕێگە بە تیرۆر و بە تیژی بەرامبەر بە ژنان بڵێن نەک هەر ئەنی نەیتوانیوە بیوەستێنێ نەیتوانیوە کە ڕێگە چارەیەک بۆ ئەمە بدۆزێتەوە و بۆیە کارەکانیان کاتێ مەسەن کە ژنێکە کوژرێ لە کوردستان یەن کەمپینەکان ئەچن مەسەن لاشەکەی وەرەگرنەوانێ ئەیبەنە گۆڕستان مەراسمی بۆکەن ئەمانە ئەکرێەوە بانامە دەرەکرێ و مەسەلەن هینی تەلەڤیزیۆنی ئەکرێ قسە ئەکەن باشە لەمە زیاتر ژنان چی بکەن ینی ژنان ئێستا لەگەڵ لیان بپرسی بۆ نمونە لەوانەیە ئەم کارانە دەکەن دەڵێن ئێمە هەرەوەندەمان پێ دەکرێت لەوە زیاتر پێیان دەکرێت بەڵێ حتمما پێیان نەکرێەوە ئەوەی کە نەکراوە ئەوەی لە ڕاستی لە ماوەی چەند ساڵ هێنی 26 ساڵی حکومڕانی ئەم ڕێکخراوانە یان بڵین ئەم چالاکەوانی مەدەنیانی کە لە کوردستانە هەن کە ئەوەیە کە ئەتوانی مەسەلەن کە بزوتنەوەی ژنان کە مەسەن ئەوەی کە هەشە ویان لێ کردووە خەریکە نامێنێ یعنی جۆرێک لەوەی کە ژنان ئەتمادێکی یان نێشتۆتەوە لای خەڵک چونکە کارەکان بۆ تەکاری حزبی پێشتر ئیشارەم پێیا بۆ تەکاری ئەقلێتی ڕێکخراوە NGOکان لە کوردستانە بۆ تا کارێکە تقریبا کۆی لە هاتووە کەم سەودا ئەکرێ بەم قەزیەوانێت بەداخەوە کە منواڵێم پێم خۆش نەبوو کە وا بڵێن بەزیتر ناچارین ئەوە وەزعەتێکە لە کوردستانی ئەو ماپشانەیە و ئەوەی کە نەکراوە ئەوەیە کە بە هوشیارکردنەوەی خەڵکە هوشیارکردنەوەی ژنانە هوشیارکردنەوەی ڕێگەزی بەرامبەرە دیارە ئەگەر بڵین بێنە سەرکە بڵین ژنان تا کەمێک بە مافەکانی خۆیان ئەگەر خۆیان مافەکانیان چەوە مافەکانی بەرامبەریان چییە و وشار نەکراونەتەوە و نەبوونی سیستەمێکی پەروەردە و فێرکردنی مۆدرێن کەشکەوتن خواست کە زیاتر پەروەردە و فێرکردن سەرچاوی لە دین و ئەمە نەکراوە چونکە یاساکان و پەروەردە و فێرکردن هەموو ئەمانە لە دینەوە سەرچاوی کرد. بەڵێ باشە خات و گوڵزار باسی یاساکان و ئاینت کرد لەم ماوەی ڕابردووە حکوومەت و پەرلەمانی عێراق هەمواری یاسای باری کەسێتیان کردوێتەوە لەوێدا مەخابن
ماف دەدا بە پیاو تەمەنی هەرچەند بێ کچۆڵەی 9 ساڵان ینی منداڵ هاوسەرگیری لەگەڵدا بکە زیاتر لەوەش دەچێت دەڵێ دەبێت ژن متیعی مێردەکەی بێ بەڵام ئەوەی کە من بینیم تەنها لە بەغدا چەند ژنێکی چەپ و شوێعی ناڕەزایەتیەکیان نیشاندا ئیدی کۆمەڵگە وەکەوەی بەلایەوە زۆر ئاسایی بێ یا پێی خۆش بێ بە تایبەتی ژنان و ڕۆشنبیران هیچ دەنگێکیان لێوە نات لە ڕاستیدا دەبوو قیامەت ڕابێ لە بەرامبەریدا ئەمە چۆن هەڵدەسەنگێنی بەڵام ئەگەر بە کورتی بێ سپاست دەکەم وایە دقیقاً وایە زۆر جێگەی نیگەرانیە طبعاً کە ئەوەی کە لە کوردستانیش ئەوەی کە تۆ ئاماژەت پێیا وایە لە بۆی کراوە لە ناوەڕاستی عێراق بەس ئەوەی کە نگرە ڕێکخراوەکانی ژنانی شتێکیان کرد پێم وابە گروپی ژیان و چەند گروپێکی کە ژنا و چەند کەسانێکی کە کردیان بە شتێکی زۆر کەم بوو زۆر ئەوەی لە چاو ئەوەی کە هەیە لە چاو ئەوەی کە گۆڕینی ئەم قانونە چەندێک دواکەوتوانەیە چەندێک ئەوەی کە جارێکە ژنان ئەکاتەوە کۆی لە ژنان ئەکاتەوە ماڵەوە کە مناڵی 9 ساڵ هیچ ئامادەیەکی نییە بۆ ئەوەی کە لە ینی لەم قانونەیە کە ئەمە سات و سەودایە بەجددی سات و سەودایەکی نە بە مناڵانەوە بە کاڵاکردنی ژنانە کە ئەمە ئەومان پێ ئەڵێت کە مەسەن هەموو هەڵقەکان زیاتر خەریکە یەکەگرێتەوە کە ئەمە کێشمە کێشێکە لە بینی گروپە ئیسلامیەکانی کورد و عێراق و هەتا کوردستانیشە کە ئەمە هەمویان تاوکەری یەکەن جارێکی کە ژنان ئەیانوێت و ژنان و مناڵان بخەنە خواری کۆمەلگا کە هیچ حسابێکیان بۆ نەکرێەوە هیچ حقوقیان نەبێت کە ئەم قانونە ئەگەر بێمە سەری باسکەم ینی ئەم قانونە 1959ە ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم یعنی قانونەکە هەتا ژنان لە نەفەقە لە حقوقێک هەیەە لە میرات لەمانە هەمووی بێبەشی ئەکرێت یعنی بەداخەوە کە ڕێکخراوەکانش ئەمە ڕای نەچڵەکانن نەهاتن کە ئەبێ دەنگدانەوەیکی زۆری هەبوایە بەرەڕووی کە ناڕزایکرازێکی زۆری هەبوایە و خاستان لە 25 نۆڤەمبەرە کە ئەوە گەورەترین خۆپیشاندانیان بکردا باتناتە سەرجادە بەرامبەر بەم قانونی کە ئێستا ئەکرێت کە بڵێن شیعە لەگەڵ سوننەی ئیسلامی کە دوو باڵی سەرەکین کە ئێستا لە پەرلەمانی عێراق و طبعا لەبەر وەزعەتی سیاسی چەقبەستووی ئێستی کوردستان کە هیچ حسابێک بۆ مەسەلەن هینەکانی کوردستان ناکرێت واتە چوونە دەرەوە لەم ڕۆژانەیە لە پەرلەمان لەسەر زۆر ئەوزاعێکی کە لە کوردستان هیچ حسابێک بۆ دەنگەکانیان ناکرێت و طبعا ئەوەی کە ئەکرێ گرم و کێشەی ئەو دوو حیزبەیە کە ئەیانەوێ مەسەل ڕێکی خۆیان داکوتن لە قانونەکانە کە بۆی ئێمە ئەتوانین ئەمە بکەین وابشانی بن و ڕجعەتی جارێکی کە دوا کەوتوی و پیاو سالاری و کۆنەپەرستی جارێکی کە بێنەوانی ناو کوردستان کە بە کوردستانێکی تۆین تا حدێک کوردستانی مۆدرێنترە لە چاو خوار و ناوڕاستی عێراقا و بەداخەوە کە هینە کە ڕێگەدرا بە خەریکە عنی ئەگەر هیچ جۆرێک لە مثلا ناڕەزایەتیەک نەکرێ یاخود جوابێک نەبێ بەما طبعا ئەم قانونە دەتر تەسبیت ئەکرێت ینی ئەکرێت یعنی ئەوە شتێکی دوور نییە کە نەکرێت چونە هەموو ڕژێمەکە ئیسلامیەکان و تۆڵم ئیشارە بەمە ئەکەن کە ئەمە بکرێت چونە ژێر سایەی جمهوری ئیسلامی ئێرانەوانێ و ئەمە بەڕای من نقصێکی زۆر گەوری ڕێکخراوەکانی ژنانە و کەسانی سیاسی کوردستانە کە نەهاتنە پشتی و ئەم هینە بکەن ئەم جۆرە لە ئەتراز و خۆپیشاندانە بکەن بەڵێ باشە دەخات و گوڵزار عەلی چالاکی بزوتنەوەی یەکسانی خواست زۆر سپاسە دەکەین لە دانیمارکەوە ڕاوی تەندروستیت باش نەبوو لەگەڵماندا بەشدار بووی بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێزت شەوێکی شادە دەبێت زۆر سپاس دەستی وەش خۆش بێ سپاس و بەرنامەکتان جارێکە من داوای لێبردنەکەم کە نەمتوانی لەوێ حزۆرم هەبێ بوراوی زۆر سپاسە دەکەینەوە تا لەگەڵماندا بەشدار بووی زۆر سپاس رای منی سپاس کاتێکی خۆشت بەبێ شەوێکی شادتانە بێت بەڵێ باسمان لە پیاوان کرد بۆچی پیاوان لە باشووری کوردستان لە شوێنەکانی دیکە لە بەرامبەر تندوتیژی دژ بە ژنان کارێک ناکەن بەڵام لە ڕۆژاوای کوردستان دۆخەکە پێچەوانەیە لە کانتۆنی کۆبانی پیاوان چالاکیێکی بایبەت و گەورەیان لەو چوارچێوەیدا ئەنجام داوە بەشێکی دەبینین پاشان دێمەوە گفتوگۆ دەکەین بەڵێ با بچینە کۆبانی ئەم چالاکیەی پیاوان ببینین کە
کە دژ بە تندوتیژی ژنان ئەنجامیان داوە. خات و گۆنا باوەڕ دەکەم من لە وڵاتانی دیکەی جیهانیش نەمبینیوە لە کوردستانی خۆشمان لە هیچ پارچێک نەمبینیوە جاری یەکەمە پیاوان بە هەزاران کەس بێنە سەر جادە بڵێن ژن ژیان ئازادی لە دژی توندوتیژی بوەستنەوە چۆن ئەمە هەڵدەسەنگێنی چۆن خوێندنەوە چییە بووی؟ بەڕاستیەوەی کە ئێستا بینیمان مای خۆشحاڵێکی گەورەیە ئەمەوە سەرمێنێک کە ئەو سیستمێک کە لە ڕۆژاوای کوردستان پێڕەوەکرێ سیستمێکی سەرکەوتووە سیستمێکە کە توانی هێزێکی داعش بڕۆخێنێ توانی ئەو سیستمە پیا و سالارە یاخۆت ئەو عەقڵێتە دەسەڵاتگەرەیە لە ناو بوات ئەمە مای خۆشحاڵیە کە پیاوانی ئەمە دێنە سەر جادە و بە وتاری ژن ژیان ئازادی ئەیڵێنەوە ئەمە جێگای ئەوەیە کە ئیتر لێرەوە ئەو سیستمە هەڵسەنگێنرێ جیاوازی نێوان ئەو سیستمە و سیستمێکی تر لێرەوە دەست پێەکە چونکە ئێمە هەمیشە قسە لەسەرەوەکەین کە تاوکو ژنێک ئازاد نەوێ کۆمەلگا ئازاد نەوێ لێرە ئەمە ئەو ڕاستیان سەرمان کە لەوێ ژن ئازادە لەوێ ئەو سیستمەی کە هەمیشە هەوڵی بۆ ئەوەدا توانی کاری خۆی بکات پێویستەکە هەموو بەشەکانی تری کوردستان چاو لەمە بکەن کە نەک بەشەکانی کوردستان پاساو بۆ پیاوان لە بەشەکانی دیکە نەمایەوە بڵێ بۆ نمونە کلتور دابوونەریت نازانم یاساکان هەندێک بڕگەی ئاینی ئەمانە ئاستەنگن لە بەردەمماندا و ڕێگەمان پێنادەنەوە تا پیا و بە هەزاران لە کۆبانی هاتوونەتە سەر جادە نە هەر ئەوەیە هەر ئەو جۆرە سیستمە خۆت ئەو جۆرە عەقڵێتگەرەی لە هەر شوێنێک هەبێ ئەمە بەرپاکرێت ئەگەر پیاوان بیانەوێت چارەسەری کێشەی کۆمەلگا بکەن ئەتوان لەو ڕێگەوە دەست پێ بکەن وەکو ڕۆژاوا بینی سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە هەتاوکو لە وڵاتانی دنیا دەنگی داوەتەوە لەوێ یاسایەکی یەکسانی خوازیشمانەیە لە کانتۆنی جزیرە بەڵێ بۆمانانە بەشەکانی دیکە نیمان بەڵێ بە سیستمێکە کە نە پیا و سالارە نەژن سالارە سیستمێک یەکسانی خوازە کە مرۆڤەکان ئاسوودەترن لەناو ئەم سیستمە مرۆڤەکان لە ناو ناچن ڕۆحیان لە ناو ناچێ هەمیشە مرۆڤی دروستکەر پێدا بەڵێ هەمیشە مرۆڤی دروستکەر پێیابێ هەمیشە مرۆڤێک دروستە بێ کە خوازیاری ژیانە هەمیشە خوازیاری ئەوەیە کە و کۆمەلگا بەڕێخستن بکە نەکەوەی کە لە کوردستان بەداخەوە بینی لە کوردستانی باشوور لە کوردستانی ڕۆژهەڵات سیستمێکە کە هەمیشە مرۆڤەکان لە ناوە بات بەڵێ باش ئەلبەتە لەگەڵ خات و گوڵزاریش باسی ئەو یاسای باری کەسێتی عێراقمان کرد کە هەموار کراوەتەوە بەداخەوە ینی وا نیشان دەدرێت کە هەم پەرلەمانی عێراق کە بەداخەوە ژمارەیەکیشان ژنن ینی بەمە ڕازین ینی ئەم ڕازی بوونەی پیا و ژن لە نوێنەران لە پەرلەمانی عێراقدا چۆن هەڵدەسەنگێنی ینی هۆکارەکە چییە؟ پەرلەمان چۆتەوێ نوێنەری گەلێک دەکات نوێنەری پێگاتێکی گەورە دەکات کە ژنن بەڵام لەوێ لە دژی ژنان لە دژی منداڵان ینی پێشێلکردنی مافی منداڵە منداڵ لە 9 ساڵیدا بەشوو بدرێ پەرلەمانتارێکیش کە زۆرێکیانن دکتۆرانێ زۆرێکیانن ئەکادیمین زۆرێکیانن دکتۆرن نووسەرن شاعرن ڕۆشنبیری دیاریشن لە پەرلەمانی عێراقدا ئەرەی دەکەن بەڕاستی جێی نیگەرانیە یاسا وایە هەموو لایەنەکان یاخود هەموو بەرپرسەکان هەموو
ڕێکخراوەشتانەکان کاردانەوەی خۆیانە بواە بەڕاستی بەرامبەر ئەم جۆرە یاسایی کە دەرەکرێت چونکە ئەمە لە ناوچوونی کۆمەڵگایە ئەمە پێشێرکردنی مافی مناڵە پێشێرکردنی مافیشنە و پراوەسخستنی کۆمەلگایە بە تەواوەتی ئەو هۆکارەشی کە لێرە کە ئەبینی ژنان دەنگ بەم یاسادەن ئەمە جێگەی نیگەرانیە ئەمە نیشانەی ئەوەیە کە مرۆڤەکانی ناو ئەم سیستمە بە تەواوەتی بوونەتە کۆی لێ ئەم سیستمە بە تەواوەتی وێرانکاریوە لەگەڵ ئەم سیستمان بیر لەوە ناکاتەوە کە ئەو یاسایە بەسەر مناڵەکەی خۆشیە تەطبیقەکرێ بیر لەوە ناکاتەوە ئەو یاسایە بەسەر هەموو تەواوی کۆمەلگا تەطبیقەکرێ ئەڵبەتە من ینی باسیەوەت کرد کە ڕێگە نادا بەسەر مناڵەکەی خۆیدا تەطبیق بکرێن من شخصی خۆم بە کەسی پرسیارم لە زۆر کەس کردووە لەوانەی کە لە دڵەوە بە شێوازێک پێیان خۆش بۆ ئەم یاسای بەڵام کاتێک کە تۆ لی دەپرسیڵێ ئایا خۆت ڕازیت کەسێکی تەمەەن 70 ساڵ 6 ساڵ 50 ساڵ بێتە خوازبێنی کچۆڵە 9 ساڵانەکەت ئەوەستێ بێدەنگ دەبێ خەمێک دای دەگرێ وەڵامی پێ نییە بۆکو ئەوەی کەوتم بیرکردنەوەیان نییە بۆ ئەم شتانە مرۆڤەکە بێت و بە ژیرانە بیر لە شتانە بکاتەوە ئەگەر بە تەواوەتی نوێنەری گەلەی بێ ئەم قرارە نادا لەوێ ئەم بڕیارە نادات یاخۆت دەم بەم بڕیارە نادا کە وێرانکاری تێرێ بۆ کۆمەڵگا ئەوەی کە جێی نیگەرانیە ئەمانەی دەوێن هوتم وەکو کۆیلەیەکوان کۆیلەی دەسەڵاتن دەسەڵات هاوچی بڵێ جێبەجێکاری داخوازی و حەز و ئارەزوەکانی دەسەڵاتێکە ئەوانیش لە پیاو سالاریدا دەیان هێن و ڕەنگیان دەدەنەوە لە نێو کۆمەڵگا و حکوومەت و پەرلەماندا ڕێک دەقیقەن وایە کە جێبەجێکردنی ئەو یاسانەکە لە ناو بەرنەمانواتە بوونی نەخێر یاخود بوونی دەنگی نەخێر لە ناو ئەوانە شتێکی نامۆیە ئەمەش نیشانەی ئەو ئەقلێتە کۆیلایەتێکە لەوێ جێبەجێکرێت بەڵێ باشە کوردستان و عێراق و ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوین دەرباسکەین ئەڵبەتە تند و تیژی بەرامبەر بەژن تەنها لە کوردستانەکە ئێمە نیە لە سەرتاسەری دنیا هەیە لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانی دنیاشداە لەو بارەوە ئێمە راپۆرتێکمان هەیە ئەڵبەتە ئێمە بە کورتی ئاماژەمان پێداوگینا تند و تیژەکان لە ئاستی جیهاندا زۆر لەوە زیاترن کە لەم راپۆرتە داتووە بەڵێ بینەرانی بەڕێز لە جیهاندا ساڵانە دەیان هەزار ژن بە شێوازی جودا ڕوبڕووی تند و تیژی دەبنەوە لەوانەش زیاتر لە 5,000یان دەکوژێن لەو بارەوە با بینەر و بیسەری ئەم کورتە راپۆرتە بین بە پێی ئامارە جیهانیەکان ساڵانە چەندین هەزار کەس لە سەرتاسەری جیهاندا خەتەنە دەکرێت ئاماری سندوقی کۆمەڵی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بارە موسی دەکوژ نانی ئۆردن بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی لێدان دەبنەوە لا سەدا 30 ژنانی ئەمریکا لەلایەن هاوسەرەکانیانەوە ڕوبەڕووی توندوتیژی جەستەیی دەبنەوە لا سەدا 95 قوربانیانی توندوتیژی لە فەڕەنسا ژنانن لا هەردە کەس لە قوربانیانی توندوتیژی لە وڵاتی هەند 8 کەسیان ژنن لا سەدا 60 نیشتە جێبوانی کەناری ڕۆژاوا و غەزەی فەڵەستین ڕوبەڕووی هەڕەشەی جەستەیی و سوکایەتیکردن و دەستگیرکردن دەبنەوە ساڵانە لە سەرتاسەری جیهاندا هەزاران ژن بە زۆر یاخود بە فریودان یانیش بە بیانووی پەیداکردنی هەلیکار لالایەن باندەکانی لەشفرۆشیەوە تووشی لەشفرۆشی دەبن ئەوەش زۆرێکیان تەنیا لە پێناو بژێوی ژیانیان دەیکەن یان هەندێک جاریش وەک خویەک دەست بە لەشفرۆشی دەکەن و لا هۆتێل و باڕەکان و خانوەکانی تایبەت بە لەشفرۆشیدا کار دەکەن لەشفرۆشەکانیش زۆربەی کات تووشی توندوتیژی جەستەیی و دەرونی و سێکسی دەبنەوە و زۆر جاریش ئەو پارەی لەو ڕێگەیەوە دەستی دەخەن لەلایەن باەندەکانەوە دەبرێ و نادرێتە ژنان راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بەوە داوە کە ڕێژەی لە سەدا 7 ژنان لە نێوان تەمەنی 15 بۆ 44 ساڵان لە سەرتاسەری جیهاندا بەدەست دیاردەی توندوتیژیەوە دەناڵێنن هاوکات هەزاران ژن لە خوار تەمەنی 18 ساڵیەوە بە زۆر و بۆ پارە بەشوو دەدرێن خاتوگۆنا عەبدوڵا ئەوە بارودۆخی وڵاتانی پێشکەوت و نمونەی ئەمریکای تێدایە فەڕەنسای تێدایە زۆر وڵاتی دیکەشی تێدایە لێرە
بۆچی ئەم توندوتیژیە هەیە لە وڵاتە پێشکەوتوانە بۆ نمونە ئێمە لە ئەوروپای بەڕێزت لە بەریتانیای هۆکار چییە؟ هۆکارەکانە گەڕێتەوە بۆ ئەو سیستمە سەرمایه‌دارەی کە ئەمڕۆ مرۆڤی کردو بە کاڵا. ئەمڕۆ مرۆڤەکان تەیە هیچ نرخێکیان نییە. ژنێک لە چوارچێوەی مجەرسەمەیەکە خۆی بینێتەوە، ژنێک کەیتر زەهنێتی ژن نییە. ئەو سیستمەی کە لە هەزاران ساڵەمە و پێشبێڕەوە کە زۆر پێشکەوتوترە لە هەنێک ڕۆ لە ئێستا. ژن هەنێ خاوەنی خۆی بووە یاخۆ ژن بە عەقڵەتی ژنانەوە کاری کردو. بەڵام لە ئێستا لە ئەمڕۆدا لەم وڵاتانەی کە بە وڵاتی سەرمایه‌داری بەناوبانگن کار لەسەرەوەکەن کە مرۆڤ بە کاڵا بکەن. لەوەشە پشکی شێر دیسانەوە بەشی ژنەکەوێت. هەمیشە ژنیان بۆ کردو بە کاڵا. ئەگەر سەیری ڕێکلامەکان بکەین هەموو ژنە. بۆ ئەمانە خۆی جێگەی پرسیارە بۆ پیاوێک یا شوێنانەی جامخانەکان لەش فرۆشی لە جادۆبانەکان کە بینی لە زۆربەی شوێنەکانە یەکێک لەوانە وڵاتێکی وەکو هۆڵەندا ژنەکان وەکو کاڵایەک دانرێنە لێرەش لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکاش بەداخەوە بینی ئەم دیادە لەناو ئەوروپا شتێکی بڵاوە کە ئەمە نیشانەی ئەوەیە کە مرۆڤ لێرە بە کاڵا کرێ. لێرە کە مرۆڤەکان نرخیان نەما نەتوانرا بوونێتی خۆیان بسەلمێن یاخۆ نەتوانرا ژنێتی خۆیان بسەلمێنن هەمیشە بە کاڵا کرێنەوە کە بەداخەوە گەر سەیری بکەین لە باشووری کوردستانیش خەریکەم حاڵەتە ڕۆ لە زیادبوونەوێ. ینی لەگەڵ پەرەسەندنی سەرمایە و کاپیتالیزم ئەم دیاردەیەش زیاتر دەچێتە پێشەوە. بەڵێ بەداخەوە گەرسەیکەین لە باشووری کوردستانە ئێستا سنتەرەکانی جوانکاری ئەوەندە زۆر بوون. بەڕای من ئەگەر سنتەرەکانی ڕۆشنبیری ئەوەندە هەبوایە ئەم توێژێ ئەمڕۆ بەم ڕادە زۆرە نابوو یاخود بۆ حاڵی ئێسەی ناگەشت کە ئەمە شتێکی جیهانگیریە ئەمە شتێکە کە سەرمایه‌داری هەمیشە مرۆڤەکان بە قوتی خۆی زانێ وەکو ماسێکی گەورە هەمیشە ماسەی بچووکەکانەخوا مرۆڤەکان وەکو ماسێکی بچووکوانە بەدەستە. من قسەم لەگەڵ بەرپرسیاری یەکێک لەو ڕێکخراوانەدا کرد کە لێرە لە ئەوروپا تایبەتمەندە بە مەسەلەی دژایەتیکردنی کاری لەشفرۆشی وەمانە وتم هۆکارێکم بدەرێ کە ئەمە حکوومەت لەسەری بەردەوام دەبێت وتی بۆ نمونە فڵانە وڵات ساڵانە 500 ملیۆن دۆلاری دەست دەکەوت وتی ئامادە نییە ئەم پارەیە لەمەدا سەرف کات کەسێکی کە هەر ئەڵمانیە لە دیکۆمنتاریەکی ئەڵمانی لەسەر هەمان شت بیرمەندێکی گەورەی ئەڵمانیە بە هەمان شێوتی وتی من شەرمەکەمتر ئێستا بڵێم خەڵکی ئەوروپام و لە وڵاتێکی دیموکراسی و ئازادی خوازیدا دەژیم وتی تا ئەو لەشفرۆشیە بمێنێت تا باندەکانی مافیا بێن کە بازرگانی بە مرۆڤ بە تایبەتی ئافرەتانەوە بکەن وتی من ناڵێم ئەڵمانیا وڵاتێکی ئازادی خوازە. ینی ئەم بارودۆخە چۆن دەکرێت لێرە سەرڕاست بکرێتەوە ینی لێرە دەرفەتەکانی ژن ڕێکخراوەکانی ژنانیش بەرفراوانن زەمینەکەش لەبارە بەڵام دیسانیش لێرە ژن ڕوبەڕووی ئەم کارە ساتانە دەبێتەوە کە بەڕاستی جەرگ بڕن ئازار بەخشن. بەڵێ ینی ئەمە شۆڕشێکی گەورەی پێویستە شۆڕشێک کە لەسەر تاسەری گیان نابێ بکرێت نەک بەوەی کە شتێکی سەرەتایی کێشەکە چارەسەر یاروکو لە سەرەتاوە باسمان کرد ئەم سیستمانی کە بەرامبەر کە جێبەجێ کرێت لە ئێستا بەرامبەر بە مرۆڤەکان هەمووی سیستمی بەکاڵاکردنە بەکارهێنانی مرۆڤەکانە. ئەگە شۆڕشێک بەرپا نەکرێت دڵنیا بە لەوەی ئەو تونوتیژانە کە ئێستا هەن زیاترەکەن چونکە مرۆڤەکانیش ئیتر ئەوەندە کۆی لە ئەکرێن ئەوەندە بوونێتی خۆیان لەلا هیچەکرێت دوجار بە دوای ئەوە ناڕۆن کە خۆیان بسەلمێن یاخۆت بوونێتی خۆیان دەربخات بۆ نمونەژنێک کە لە سەرەتاوە ئەو کارەی پێکراوە کە وەکو کاڵاک سیر کراوە کاردانەوەی هەبووە بەڵام لە ئێستا ئەبینی بە شانازیوە بینی کە ژنێک لە هەنێ شوێنە خۆ ئەبینێتەوە بۆ نمونە لە ڕێکلامەکانە لە شوێنی جامخانەکانە ئەمە کوشانازیەکە بینێتەوە کوژنێکی جوانی ئەنی بۆ بە شتێکی ئاساییتر بەلایەوە کێشە نیە دەرکی پێ ناکات چ لێدانێکە لە کەسایەتی ژن چ پێشێلکردنێکە لە مافی ژن ڕاستە زیرەکی سیستمەکان لەوەیە کە ئاقڵەتی مرۆڤەکان ئەوەندە دو ئەخەن ئەقڵەتی مرۆڤەکان ئەوەندە خەنە دووە کەیتر هەست بە کەموکردەکان نەکە لێرە ئەوەی کە لە ئەوروپاش بەدیەکرێ ئەمەش بەمانای ئەوە نییە کە ڕێکخراوەکانی ژنان لە ئەوروپا سەستن یا خۆ ژنانی ئەوروپا سەستن بە پێچوانەوە بینین ژنانی ئەوروپا زۆر توانیوانە کە لە سیستمێکی
خراپەوە یاخود ئەو تونوشیژانەی کە بەرامبەر و ڕێژەکەی بۆڕم بۆ ڕێژەیەکی کەم کە ئەمە لە هەنێ شوێنە لە بینی بە پێچەوانەکەیەتی بەڵام هێشتا بینین ئەو سیستمەی کە خەریکە مرۆڤەکان لە ناوەوات لە پێشکەوتنایە. بەڵێ باشە هەڵبەتە وەکو دوایین بەشی بەرنامەکە هەواڵێکی بەڕاستی جەرگ بڕمانەیە ینی ئەوی هەر دەچێتە چوارچێوەی تندوتیژی بەرامبەر بە ژن و منداڵ باوکێک لەگەڵ هاوژینەکەی کێشەی هەیە مێردێک بە قسەینە باوەکەی باشوور لە کەرکووک بەڵام کاتێک هاوژینەکەی لە دەستی هەڵدێ ڕق و قینی خۆی بەسەر منداڵەکەیدا بەداخەوە دەڕێژە دوایی دێم و دوای قسە لە بەڕێزت وەردەگرن بەڵێ بینەرانی بەڕێز بەداخەوە لە کەرکووک کچێکی تەمەەن 4 ساڵان لەلایەن باوکیەوە بە ئەشکەنجە کوژراوە هەڵبەتە دیمەنی ئەشکەنجەدانەکە هێندە وەحشیانە و دڕندانە ئەنجامدراوە ئێمە نەمانتوانی بڵاوی بکەینەوە. بە گوێرەی وتەی پزیشکانی شاری کەرکووک کچۆڵەیەک بە ناوی مەهناز خەڵکی سنووری ناحیەی شوان بەهۆی ئەشکەنجەی دژوار لەلایەن باوکیەوە گیانی لەدەستداوە. ئەو کەسانەی لە نزیکەوە ئاگاداری کێشەکەن دەڵێن شەوی دووشەمەی ڕابردوو دایک و باوکی مەهناز شەڕ و ناکۆکیان هەبووە. دایکی ویستویەتی لەگەڵ کچەکەیدا ماڵەوە بەجێبێڵن بەڵام شەوی دواتر دایکی هەڵاتووە مەهنازی بەجێهێشتووە لەڕقی ئەوەش باوکی هاتووە ڕق و کینەی هەڵاتنی دایکەکەی بە منداڵە 4 ساڵانەکەی واتە مەهناز ڕشتووە ئەشکەنجەیەکی دژواری کردووە لەسەر ئەوەش ژیانی لەدەستداوە هەڵبەتە دەژوترێ ئەم کەسە لە یەک کادا 2 هاوسەری هەبووە. بەڵێ خات و گۆنا محەممەد دوایین وتەی بەڕێزت وەربگرم ئەگەر شتێکی شت لەسەر بەداخەوە و جەرگ بڕە ئازار بڕە نازان مرۆڤ چی ناو لێ بنێ باوک بی ناوت باوک نازان ئایا ناوی باوکی لێ دەنرێ و کەسە نە بەڕاستی ئەمە پێی ناوترێ باوکێکە گەر نەتوانێت خاوەندارەتی لە مناڵەکەی بکە باوک نییە. زۆر جارێمە ناوێک لە شتێکە نێن بەڵام ئەو شتە حەقی خۆی وەرناگرێ. لێرەش ئەو باوک ئەو کەسەی کە بەناو باوکە هەڵەسێ بە کوشتنی مناڵەکەی بەوەی کە دایکی مناڵەکە هەڵهاتووە یعنی احتیمالە دایکەکەش هەڵناتە ئەویشی بکوشتە بەدڵنایی ئەمە تونتوتیژی بەرامبەر دوو کەسایەتی کردووە یەکەم یەکێکیان مناڵە دواتر یەکێکیان ژنە. لە حاڵەتێکی تری شاگەر سەیری بکەین ئەم پیاوە خاوەنی دوژرە ئەمەی تر ئەوە گەێنەیە کە هەموو خراپەکانی لە خۆی کۆ کردوێتەوە مرۆڤە. ئەم مرۆڤەی تر هیچ مارایکی بە مرۆڤبوون دەخوا تیا نەماوە کە بەداخەوەکەوە ئاڵێمە ئەمەش هۆکاری ئەو شت ڕنگدانەوەی ئەو ژیانەیە کە لە باشووری کوردستانە هەیە. بەڵێ باشە خات و گۆنا محەممەد ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی ئازەرمێری ژنان زۆر سوپاس دەکەین کە لێرە لەگەڵماندا بەشدار بووی هەروە زۆر سوپاسی خات و گوڵزار عەلیش دەکەین کەویش لە دانیمارکەوە لەگەڵماندا بەشدار بوو. بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیەتی نەکۆتایی بەرنامەی ئەم شەو تا بە یەگەشتنەوەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.